بەڵێ قەتان بەردەوامین بەرنامەی بژاردەی سێیەم بەرنامەیەکی نوێی دەستگای میدیای کورساتە ئەم شەو کاتژمێر 9 یەکەم بەرنامەی ئەو بژاردەی سێیەم پێشکەش دەکرێت کە لەلایەن دکتۆر کەریم شەریف قەرەجەتانی ئەم بەرنامەیە پێشکەشەکرێت هیوادارین کە بینەری ئەم بەرنامەی بن بیر بەرنامەیەکی گرنگە بەتایبەت لە ئێستاە کە زۆر تەوەری کۆمەڵایەتی گرنگ لەخۆگرێت. ئەچینە لای تەوەریکی دیکەی پرۆگرامی ئەم ئێوارەیەمان یادی یوبیلی زێڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 50 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لە خزمەت. ئەم ئێوارەیە ئێمە لە کورسات مەگەزینەوە باز لەواکەین کە ڕۆڵ و گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بواری ئەدەبیدا تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە بواری ئەدەبیاوە لە تەواوی ڕووەکانەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەورەمان میوانداری زۆر بەڕێز عادل عەلی لێپرسراوی بەشی ئەرشیف و مێژوو لە بۆردی هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاک عادل سڵاوت لێ بەخێر بێت. کاک عادل بەخێر بێت. باش بەخێر بێت. ماشەڵڵا کتێبەکانی شت هێناوە وڵاوە کتێبانەمان بۆ بەشێکی کەمەوە جێ نەبووە زۆرە زۆر بەشێکی کەمە. با دەست پێ بۆ بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردەمی شاکەوە هەر لە سەردەمی دامەزراندنیەوە لە ساڵی 1975ەوە ئەو 50 ساڵە تا چەند گرنگی بە بواری ئەدەبیەوە. بەڵێ مەبەست لە ئەدەبی ینی هەموو بوارەکانی نووسین و فکر و ڕووناکبیری و با بڵێن ئەو بابەتان ناگرێتەوە. من دەتوانم بڵێم لە ساڵی 75ەوە لە 1975ەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا پێش ئەوەی ینی ساڵێک پێشەوەی دەست بداتە چەک و یەکەم فیشک لە کوردستانە بە ڕووی داگیرکرد تەقێ دەستی دایە قەڵەم و دەستی دایە نووسین و یەکەمین ژمارەی شەرارە و دوجار ژمارەی ڕێبازی نوێ لە ساڵی 75 بڵاوکرایەوە. دوابدا ئەوەش جەنابی مام جەلال خۆی یەکێک لەو نووسەرانە بوو کە لە سەرەتای پەنجاکانەوە کە دەستی کردبوو بە نووسینەوەوانە بۆیە احتیمامێکی زۆرتر و بایەخێکی زۆرتری بە نووسیندا جگە لەو نووسینانەی کە لە گۆڤاری شەرارە و ڕێبازی نوێ گۆڤاری شەرار گۆڤارێکی یەکەمین با بڵێن بڵاوکراوەیەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەگەڵ ڕێبازی نوێ کە لە ساڵی 75 دەرچووە. جگە لەو نووسینانەی کە جەنابی مام جەلال لەباری فکری و سیاسی نووسیوەتی یەکەمین نووسینیشی نامیلکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی بوو بە زمانی عەرەبی کە لە مانگی 11 1975 ینی پێش 8 مانگ پێشەوەی شۆڕش دەست پێ بکاتەوە ئەم بابەتانە ینی نووسراوە احتیمام بە بابەتی فکری و بابەتی ڕووناکبیری و بابەتی ئەدەبیاتی سیاسی دراوە. خۆشبەختانەش ئەو نامیلکەیە جارێکی تر چاپمان کردوێتەوە هەم بە دەقە عەرەبیەکە و هەم دەقە کوردەکەیش کە شەید ئارام لە ساڵی 76 تەرجەمەی کردووە لە مانگی یەکی ساڵی 76 ینی 5-6 مانگ پێشەوەی کە شۆڕش دەست پێ بکاتەوە ئەو بابەتە بڵاوکراوەتەوە. مامۆستا ئەم کتێبە ئەدەبیانە تاوەکو چەندێک گرنگە بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان. ئەمە یەکێک لەو کتێبانەیە کە بە زمانی عەرەبیش بەرهەمهێنراوە. باڵێ ئەمە ئەوەی دەستت ئەوە کۆبەرهەمی جەنابی مام جەلالە کە تا ئێستا بۆردی وشیاری لە مەکتەبی ڕاگەیاندن و وشیاری 11 مجەلەدی لە بڵاوکراوەکانی مام جەلال لە کۆبەرهەمی مام جەلال بڵاوکراوەتەوە. دیارە بە ئیمکاناتێکی متەوازع بە هەوڵی هەمومان کە بە ڕۆحێتێکی پێشمەرگانە و بە ڕۆحێتێکی ساڵانی 70 ئیشمان کرد بە ئیمکاناتەکەمەوە کە ئەتوانم فەزڵەکەی بگەڕمە بۆ کاک نەجمەدین فەقی عەبدوڵڵا کە لێپرساوی بۆردەکەیە پێشەوەی ئەم بۆردەیش تەشکیل ببێ ئەم پرۆژەیە کە خسۆتە سەر بواری جێبەجێکردنەوەانە هەوڵێکی زۆر بێپایانی داوە. خۆشبەختانە تا ئێستا 11 بەرگ لەو نووسینانی مام جەلال کە پێم وابێ لە هەموو شۆڕشەکان لە تاریخە ڕەنگە مام جەلال زۆر بیانی لەو سەرکردانە بێت کە زۆرترین بابەتی نووسین و بابەتی فکری و سیاسی سەرۆک مام جەلال خۆی لە دیداری کە باز داواکە کە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی کۆمەڵێک ڕۆشنبیر بووە. یەکەم وتەی
سەرۆک مامجەلال لە سەردامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جۆرە باسی کەواتە هەر لە سەرەتاوە گرنگیەکی زۆر بە ڕۆشنبیری هەموو بوارەکانی ئەدەبیرە. بەڵێ بەتاکی دوایە تۆ سیر بکە لە ساڵی 76ەوە کە شۆڕش دەست پێ کاتەوە یەکەمین شت بیر لەوە کرێتەوە کە ئێتیمان بە چاپەمەنی و بە بڵاوکراوەکان بدرێت بۆیە لە ماوەیەکی کەمە دەستگایەکی چاپخانە دروستەکرێت دوجار ئەبێتە دوو چاپخانە دوجار وای لێدێ ئەم بایەختانە بە بڵاوکراوەکان و بە ئەدەبیاتی سیاسی و فکری تەنانەت وای لێدێ لە مەڵبەندەکانیشە هەندێک لەو مەڵبەندانە کاتی خۆی لە شاخە گۆڤاری تایبەتی خۆیانیان هەبووە دوجار یەکێتی نووسەران لە ژێرسایی یەکێتی نیشتیمانی کوردستانەدا ئامەزرێکە کە ئەمە کەم یعنی کەم لە مێژووە ئەمە ڕوو بە لەژێر سایە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نووسەرانی کوردستاندا ئامەزرێ کە بەشێکی کەمی ئەندامەکانی ئەندامی یەکێتین بەڵکوی حیزبەکانی ترن هیلایەکە جۆرێکە لەو فکر و لەو ئایدیایی مامجەلال کە باخێکی زۆری بە نووسەرانداوە دروشمە سەرەکیەکەی مامجەلالیش دابینکردینان و ئازادی بۆ نووسەران ئەوەیەکی لەو دروشمانەیە کە مامجەلال لە شاخ بەرزی کردبووە. تەنیا بڵاوکراوە و نووسین و کتێب و گۆڤار نەبووە بەڵکو ئێزگەی دەنگی گەلی کوردستاندا لە سەردەمی شاخە بە دڵنیایمەندان توانیویانە لەوێ بەرهەمەکانی خۆیان ڕاستە کە ئێمە باسی ئەدەبیات و باسی فکر و باسی ڕاگەیاندن و باسی ڕووناکبیریەکەین دارە هەمووی ئەگرێتەوە ئێزگەش ئەگرێتەوە یەکێتی هونەرمەندانیش ئەگرێتەوە هەموو ئەو تیپەشانویانش ئەگرێتەوە کە لە شۆڕشا هەبوون هەموو ئەو چالاکیانێ حتا مەسەرەن با بڵێن سینەما هەبووە لە شاخ لە ناوەڕاستی هێشتاکان بەرەودووە ینی لە پاڵ با بڵێن هێزی پێشمەرگەی کوردستان لە پاڵ چالاکیەکانە ینی تیمی سینەمایی و تیمی وێنەگرتن هەبووە کە لە پاڵ ئەمانە یەکێک لەوانە مەسەلەن خودی هێرۆخان خۆی بووە کە کامێرە لەشانە بووە مەسەن کاک عەباسی ڤیدیۆیەکی لەوانە بووە کە وەکو سەربازێکی ون لە شاخ شان بەشانی هێزی پێشمەرگە لە هەموو شەڕەکانە هەموو ناوچەکانە کاری کردووە و ئێستا ئەرشیفێکی دەوڵەمەند هەیە لەو بابەتانە کە ئەچیتەوە ئەو وێنانەی یا وێنە ڤیدیۆیانەی کە لە شاخە گیراون هەمووی هی هێرۆخان و هی کاک عەباس نوێکردنەوەی ئەو بەرهەمانە و پاراستنی ئەو بەرهەمانە تا چەند گرنگە و تا چەند کاری لەسەر کراوە. لە ڕاستیە ئەمە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە مێژووی میلەتەکەمان کۆکردنەوەی ئەم مێژووە تەنها بۆ کۆکردنەوە نییە بەڵکو نیشاندانێتی بەنەوەی نوێ بەڵکو نیشاندانێت و وەکو پرۆژەیەک کە بۆ خەڵکانی ئەکادیمی لە زانکۆکان لە پەیمانگاکان ئەمانە بتوانن کە دراسی لەسەر بکەن دکتۆرای لەسەر وەربگرن ماستەری لەسەر وەربگرن بەکارەوەرسی لەسەر وەربگرن یعنی ئەمە کەرەسەیەکە بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم مێژووە کە مێژوویەکی دەوڵەمەندە بە تایبەتی لە باری نووسین و ئەوانەوە ئەمە ئەوەی بەردەستان ئەمە بەشێکی کەمە بەشێکی کەمەوە لە ماوەیەکی کەمی شایانی ئەم بۆردەی ئێمە کە بۆردی وشیاریە لە مەکتەبی ڕاگەیاندن و وشیاری لە ماوەی ساڵ و نوێیەکە توانیوێتی زیاد لە 20 کتێب 20 نامیلکە بڵاو بکاتەوە کە بیگەیەنە بە دیدەی خوێنەر کە ئەمە ینی وەکو زەمانێک وەکو زەمانێکی قیاسی ئەوانە ڕەنگە زۆر کەم بێ ڕەنگە هیچ دارن نەشر لەم کوردستانە نەیتوانی بێ بەو عادەدا بڵاوکراوە هەبێەوە بە تیراژێکی زۆریش بکاتە تام و دەستگاکان بکاتە کتێبخانی گشتی بگاتە ئۆرگانەکانی حیزب بکاتە دەرەوەی ئۆرگانەکانی حیزب و خوێنەری کوردیش شتی زۆرمان کردوە تەنا چەند بابەتەکەی ئێمە لەسەر ئەدەبیاتی سیاسی ئەوانێ بەڵام ئێمە بۆ دکتۆرەکانی شاخ 3 بەرگمان کردووەەوە ئەکرێ بەر لە بەرنامەیەکی ترا بێگومان بە دوور و درێژتر قسەی لەسەرەکەی مامۆستایان بکەین باسی خوێندکاران بکەین باسی ئەو گۆڤارانە بکەین کە کراوە باسی ئەو گۆڤارانش بکەن کە لە دەرەوەی وڵات ئەمانە هەمووی چاپ کراوەتەوە ئەمە کەم نییە ئەمە مێژوویەکی زۆر گەورەیە کەسێک بێوێ دراسە بکە لێکۆڵینەوە بکە ئەتوانێت سەردانی ئێمە بکە ئەوە مێژۆکەیە لە بەرچاوە و شەرمی لە کەس نییە چی کراوە چی نەکرا. دەسەخۆش بێت بەڕێز عادل دەسەخۆش بێت سوپاس بۆ زۆر سوپاس دەکەین بێگومان لە داهاتوو بابەتی دیکەشمانە بێت و حەزەکەین بە درێژتر قسە لەسەر ئەم بابەتانە بکەین. زۆر سوپاس دەکەین.